ئێمە وەکو ئەو شۆفێرانەی کە هاین لە مەرزی پەروێزخان کێشەمان زۆرە و هەمیشە لەسەر کێشە ئەژین و هیچ کەسێکیش نییە تاوەکو ئیساتە بتوانێت کێشەکەمان حل بکات. زۆرجار داواکاریمان کردووە چ لە حکوومەتی خۆمان چ لە حکوومەتی ئێران، بەڵام نایەن داوای خەڵکۆ. بۆیە ناچار بینە ئیساتە خەڵکەکەمانمان بگرێ و داواکاریان هەیە، داواکاریەکانیش خاڵ و خاڵبۆتانە خوێنمەوە. یەکێ لەوانە لە ناو ئێرانە هەموو سیارەکانمان تا ئیسە ساحەیان نییە سیارەکان بوێسێ، زۆر بە تێکەڵ ئەوێسن و بۆتە هۆی کێشە بۆ شۆفێرەکانی ئێمە. ئەڕۆیتە دیو ئێران بە زۆر ئێرانی بە زۆر کرێکاری ئێرانی گازەکەنە ناو سیارەکانمان. با باسی ئەو گازتان بە وردی بۆ بکەم. ئەو گازە لە دەواازەی ئێران و کە تێتە ناوە پاسدارەکان خۆیان لەسەر دەواازەکە وێسیانە دەنگ ناکەن، هیچ شتێک ناڵێن، گازەکە تێرنە ناوە لەیرە بە زۆرێکەنە ناو سیارەکان ئێمە تێتە بەر دەرگاکە لەوێ فەحسێکی گازیان هەیە، یا گازەکەمان لێ ئەسێن یا پارەی گازەکەمان دووبارە لێ ئەسێنەوە. لە دەواازەکە وەختێ تێتە دەشتۆ فەحسەکەیە فەحسی هین ئەو دکتۆرانەیە کە بۆ کۆرۆنایکەن لەبەرەوەی مەسافەکە لە بین ئێمە و سەیتەرەی ئێرانە زۆر کەمە، جێگەی 3 سیارە ئەبێتەوە. داوامان لیان کردە خۆمان شوێنیشمان خاستکە بە پارەی خۆمان مەسافەی 500 مەترێک دوورمان قسەتەوە کاکیگیان بێن لەیرا فەحس بکەن. خۆیان مامۆستا عەلی خۆی هاتووە لەگەڵمانە، عەباس مەسوول ڕێکخراوەکانە هاتووە، دکتۆرەکەیش هاتووە، خۆیان شوێنەکەیان بۆمان دیاری کردێت، شوێنەکەمان خاص کردە مجرد کابینەکەوتمان لە سیارەی خۆمان تێرین شۆفڵ تێرین نەقلەکەین بۆ ئەوێ بۆتان باشە، بەڵام دوای ڕەفزیان کرد بۆمانیان نەکرد. قەپانی بەتاڵە تەمان قەپانیان دانا وەختی خۆی ئێمە سیارە ئەهات ئەچووە ئەو دیوە باری ئەکرد کە ئەگەڕاوە 5,000یان لێمانە چەند، هەنێکی خاوەن بارەکە ئەیدا هەنێکی شۆفێرەکە ئەیدا، بەڵام ئیساتە وە بەتاڵە ئەبێ هەموو بەیانێک بەتاڵە بکەیت و 5,000 لێ بسێن کە ئەگەڕێتی شۆ 5,000 لەسەر ئەنووسن بۆ وەڵڵاهی ئەوە قەپانانە ئەهلین، بەڵام حکوومەت شەریکیانە لەوە 5,000 وەرئەگرن بەتاڵە هەموو بەیانێک چەند سیارە بێ ئەڕۆیتە ئەو دیوە 5,000 لێ ئەسێن، ئیتر ئەگەر بار بێ یاخو بار نوێ ئەوان ئەو 5,000 وەرئەگرن. اینجا سیارەکانمان کە ئەگەڕێتەوە بۆ ناو عێراق بۆ ناو کوردستان هەرێمی کوردستان لە ئێرانەوە فەحهینەیە پاکژین ئاو هەیە. ئەمە ئەڕۆیتە دیو ئێرانەوە، ئێران هەمان پاکژی داناوە کە ئەڕۆیتە ژوورۆ خۆیان بانیان دەرمانی تێکەن و ئەتیادی ئەدەیتە ژێری ئەڕۆی بۆ ئێران هیچ کەسێک پرسیار لێ ناکە، بەڵام هینەکەی ئێمە تێیتە ئەم دیما کۆمپانیایە 19,000 دینار لێ ئەسێنێ، 19,000 ئیتر ئەگەر بار بکەی بار نەکەی ئەو 19,000 لە تۆ ئەسێنێ هەموو ڕۆژێک کە بچتە ژوورۆ بۆ دیو ئێران هاتی تۆ ئەو پارەت لێسن، بەڵام بۆ بەناو پاکشکردنەوەی هین نەخۆشی، بەڵام ئێران هیچ لێ ناچێنێ ئەڕۆی دێت ژێراوەکە زۆر تەبیعیە و کەسیش دەنگ ناکاو.